ڕۆژانە لەگەڵ باوکیدا و بە پۆشینی جلوبەرجی وەرزشیەوە تۆپێک لە بندەستیدایە و دەچێتە پارچی هەواری شار. هەنگاوەکانی ڕۆ بەدی هاتنی خەونەکانی دەنێت تاوەکو لە ژێر چاودێری باوکیدا مەشق و ڕاهێنانەکانی بە سەرکەوتووی ئەنجام بدات. حەزی بە یارییانەکانی بەرشەلۆنە و لێڤەرپوڵ و ڕیاڵ مەدرید و پاریس سان ژێرمانە. ڤینداستاری بەهرەمەند بە سەیرکردنی یاری خولەکانی ئەوروپا حەزی لە تۆپی پێکردووە و ئەویش دەیەوێت ببێتە یاریزانێکی ئەو یاریە. باوکم شەوانە دانیش سێری یاریەکانیە کرد، منیش لەگەڵ یا سێری مەکرد. بە تایبەتی یاریەکانی بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید و لیڤەرپوڵ و پاریس سان ژێرمان. لە کۆڵانەوە دەستم پێ کردووە لەگەڵ هاوڕێکانمە، بە تایبەتی هاوڕێ کوڕەکانمان یاریم کردووە. ڤیندا هەر لە تەمەنی منداڵیەوە حەزی بە یاری تۆپی پێبووە و لەسەر ئاستی یاریزانە جیهانیەکان شەیدای یاریکردنی هەر یەک لە میسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ و محەممەد سەڵاحە. باوکی ئەم کچە بەهرەمەندە ئاماژە بۆ دەکات هەر لە تەمەنی 5 ساڵیەوە کچەکەم حەزی بە یاری تۆپی پێبووە، لەبەر ئەوەی لە کۆڵان دەچوە ناو کوڕان یاری تۆپی پێی لەگەڵ دەکردن. هەر لە 5 ساڵیەوە هەستم پێکە چکە زیاتر حەزی لە ناو کوڕان هەبوو بۆ یاری کوڕان زیاتر بە تایبەتیش تۆپی پێ لەگەڵ پورزاکانیا. شەوانیش لەگەڵ خۆمان بە دیار یاریەکانی خولی ئەوروپا و خولی ئەنگلتەرەوەدا ئەنیشت پرسیاری زۆر ئەکرد باوە ئەوە چ یاریکەرێکە، ئەوە گۆڵ بوو، ئەوە فلانشت بوو، پرسیاری زۆرە کرد. لەبەرەوە زوو هەستم کرد کە حەز و خولیایەکی وەرزشی هەیە بە تایبەتیش تۆپی پێ. ڤینداستار عارف لە دایکبووی ساڵی 2009 شاری سلێمانیە و دەرچووی پۆلی پێنجە و لە ساڵی 2015ەوە دەستی کردووە بە یاری تۆپی پێ. بەهۆی ئەوەی کە بەهرەیەکی باشی لە یاریکردندا هەیە، مامۆستا عەباس فەرەجی ڕاهێنەری تیپی فوتساڵی کچانی یانەی سیروانی نوێ بانگێشتی تیپەکەی کردووە. یادگار محەممەد، کوردستان 24، سلێمانی.